ئەم کاتتان باش بیسەرانی ڕادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. من دکتۆرە سارا محسینم بە یارمەتی هاوکارەکانم سەرکار و ئاری پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان ڕاستەوخۆ پێشکەشەکەین. بەڕێزان، لە پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە یەکێکی دیکە لە کاریگەریەکانی تەکنەلۆژیا ئەکەین. وەکو ئاشکرایە کە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان هەیە. یەکێک لەو کاریگەریانەی کە دروستی دەکا لەسەر ئۆتۆمبیل و میکانیک و پیشەسازی ئۆتۆمبیلە، چونکە ئاشکرایە کە ئۆتۆمبیلێکێکە لەو ئامێرانەی کە بەشێکی زۆری لە ژیانی ڕۆژانەمان داگیر کردەوە، یاخود بە دیوێکی تردا ئەتوانین بڵین بەشێک لە کاتەکانمان لەناو ئۆتۆمبیلدا بەسەرە بین. بۆیە پێویستە ئەگەر کەمیش بێ ئێمە زانیاریمان دەربارەی ئۆتۆمبیل و کاریگەریەکانی تەکنەلۆژیا لەسەر پیشەسازی ئۆتۆمبیل هەبێ. بۆ ئەمە بەستە گفتوگوی زیاتری ئەم بابەتە ئەکەین و میوانداری زۆر بەڕێز ئومێد عەبدوڵڵامان کردووە کە شارەزان لە بواری پیشەسازی ئۆتۆمبیلدا. زۆر بەخێر بێی. سلام علیکم. سەرەتا سڵاو ڕێزمێ بۆ بیسەرانی بەڕێستان و هەروەها کەناڵ 24. سیستەمی تەکنۆلۆژیای ئۆتۆمبیل وەکو هەموو بوارەکانی تری تەکنۆلۆژیا بەرەو پێشونێکی زۆری بەخۆیەوە بینیوە. هەرو جۆرەی کە سیستەمەکەی ئۆتۆمبیلە دابش کراوە بەسەر چەند بەشێکدا، بەشی حساسەکان، بەشی ئەقلەکە و هەروەها بەشی سیستمی ئەکچویتەرەکان. سیستەمی تەکنۆلۆژیا لە ژوورێک کە دەوروبەری خۆمان دەیبینین و ئاگدارین کە لە کەلوپەلەکانی ناوماڵێمان ڕای دیارە بەرەو پێشتونێکی زۆری بەخۆیەوە بینیوە. سیستمی ئۆتۆمبیل کە وەکو شادەمارێکی ئابووری وڵاتە زلهێزەکان دەناسێنرێ، ئەوەیش بێبەش نەبووە، دەتوانین بڵین بە پشکی شێری بەرکەوتۆ لەو بەرەو پێشچوونە. هەر ئەو حاڵەتەش بۆتە هۆی وەی کە دا سیستمی ئۆتۆمبیلە نوێیەکاندا بایەخێکی زۆر بە بواری تەکنۆلۆژیا و سیستمی پێشکەوتوی ئەقلی زیرەک بدرێ. ئەو ئەقلا توانایی وای هەیە زۆر شت کە مرۆڤ تا ئەوڕۆ کەم و کوڕی هەبووە لە کۆنتترۆلکردنی بۆمان کۆنتترۆل بکە و هەروەها شێوازی سوتەمەنی ئۆتۆمبیل کۆنتترۆل بکە، ڕێژەی ئابووری، شێوازی ڕۆیشتن، ئەوانە هەموو فایدەکانێتی کە ئێستا سەیتەرەی داگرتۆ بەسەر سیستمی ئۆتۆمبیلدا. بەڵام مۆزوعێکی لە هەمووی جددیتر ئەوەیە کە سیستمی دیجیتال بەو جۆرەی کە دەبێ بەرەو پێشێ بڕوە لە سیستمی لە وڵاتی ئێمە زۆر بایەخی پێنادرێت لە ئاستی وەستاکارەکان. هەر بۆیە پێویست بەوە دەکا ئێمە جیلێکی نوێ لە وەستایان پەروەردە بکەین. ئەوەش بەوە بەدیدێک کەمە دەبێ ئاشبینەوە دەگەڵ سیستمی پیشەسازی لەگە زانکۆکان. یعنی ئێستا حاڵەتێکی زۆر نەخوازراو هەیە. بۆ نمونە ئێمە کەسێک کە لە زانکۆیەک تەخەڕوز دەکا و دێتە دەرەوە زۆر کەمتر دەزانێت لە وەستایەکی کە بە شێوازەشی تەجروبی لە شوێنە پیشەسازیەکان ئیش دەکا. هەر بۆیە ئەو حاڵەتە بۆتە هۆی وەی کە ئێمە ناتوانین ئەو جوورێک کە دنیا بەرەو پێشچوونی بەخۆیەوە دیوە لە سیستمی ئۆتۆمبیل و لە سیستمی دیجیتال ناتوانین زیاتر کەڵک وەربگرین لە فەوایدەکانی و لە شتە باشەکانی سیستمی دیجیتال. هەر بۆ مەبەستەش پێویست بەوە دەکا سیستمی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخی زیاتر بدا بە تێکەڵاوبوونی زانکۆیەکان دەگە سیستمە پیشەسازیەکان، چون بەڕاستی سیستمی دیجیتال تۆ ناتوانانی بڵێ من خوێنەواریم نییە یا ئەوەی کە من هیچ زانستێکم لە بواری دیجیتال یا باری سۆفتوێر نییە، بەڵام دەتوانم کێشەکەشی چارەسەر بکەم. هەر بۆ مەبەستەش ئێمە پێویستمان بەو گەنجە تازە پێگەیشتوانەیە کە لە زانکۆیەکان تەخەڕوز دەکەن دێنە دەرەوە، دێنە بازاری کار. ئێمە نابێ هەر چاوەڕێی حکوومەتی هەرێم بین بڵین ئەو کەسانە دەوێت دابمەزرێن بێن لە پێشمێزێک دابنیشن و بۆمان ببنە کارمەندێک. پێویست بەوە دەکا و گەنجانە بێن واردی شوێنی ئیشکردن بن لە سیستەمی پیشەسازی، دەست بکەن بە کاری جیاواز. ئێستا بۆ نمونە ئەمە چەند سیستەمێکی نوێی دیجیتال داخلی ئۆتۆمبیلەکان بووە. بۆ نمونە سیستمی BSD زۆر جاروا هەیە هەر ئێوە جەنابتان بە ئۆتۆمبیلەکەتان حرەکە دەکەن کە دەبینی لە نەکاوڕە ئۆتۆمبیلێک لە تەنیشت ڕەت بۆ بەستۆ نەدە ئاوێنەکەدا دیوتە و نەهەست پێ کردووە. هەر بۆ مەبەستا ئەندازیارانی بواری ئۆتۆمبیل هەڵدەسن بەدانانی سیستمێکی بەنی ڕادار. ئەو ڕادارە نقطە کوێرەکانی کە ئۆتۆمبیل حرەکە دەکات داعینی ڕۆیشتندا بوون منە ئۆتۆمبیلێک لە لای چەپ یا ڕاست دێ بە پێشت بکەوێتەوە
جەنابەت هەستی پێ ناکەی ئەو ئەقڵە دەستکردە کە لە پشتی ئۆتۆمبیلەکەی بەسراوەتەوە ئۆتۆماتیکیان بە شەپۆلی ڕادیۆیی هەست بە و ئۆتۆمبیلە دەکا و ئیزازە نادا تۆ لێکخشان یا پێکدادانە هەبێ دەگەڵ ئەو زۆر گرنگە یا لە سیستەمەکانی پێشوو شتێکی ترمانە بوو کە جێی زۆر سرنجە کە دەبێت زۆری تەرکیز بکەینە سەری چەند تراژیدیای ناخۆش ڕووی دەدات باوکانێک هەبوون کە مناڵی خۆیان لە پشتی ئۆتۆمبیلەکە ئیشی دەکردووە نەیدەزانیکەوە لەوێ گەمە یا یاری دەکا هەر لەبەرەوەش ئەو سیستەمە ڕادارەکە نەبوو مەجبور بوو جاری وها بۆ مناڵەوە بەردەکەوت ئێستا ئەو سیستەمە ڕادارە ئۆتۆماتیکەن برێک دەگرێ و ئەوەی شێک لە فایدە باشەکانی سیستمی دیجیتاڵە دە ئۆتۆمبیلدا کەواتە ئەتوانین بڵین کە ئەندازیاری کۆمپیوتەر لە چوارچێوەی پیشەسازی ئۆتۆمبیلدا ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریەکانی و دەرەنجامەکانی لەسەر ئەم بوارە زیاتر دەبێ بۆیە ئێمە گەشتینە ئەو ڕاستی کە بەڕاستی تەنیا لە ڕووی میهەنیەوە گرنگ نییە بۆ ئێمە کە چەند ئێمە بتوانین ئەسپی خۆمان لەم بوارەدا تاو بدەین بەڵکو لە بواری ئەکادمیدا گرنگترە وەکەوەی کە جەنابیشت ئاماژەت پێکرد بەڵام هێستا هەز ناکەی کەلێنێک هەیە لەم بوارەدا ئەو کەسانی کە بە پسپۆری دێن کارەکەن با ئەوە ئەو سیستەمە مشکلەیەک دیرەدا هەیە کە دەبێ بە شێوازشی ڕیشەیی چارەسەر بکرێ ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئێستا ئەمە چارەسەرکردنی کێشە و گرفتی ئۆتۆمبیل هەر ناگەڕێتەوە سەرەوەی کە کەسێک ئەو شوێنە بکات و بیبەستێتەوە پێویست بۆ دەکا ئەو شوێنە تەشخیصێکی خەلەل بکرێ و ڕێنمایی بدرێ بۆ وەستایی کە بە شێوازەشی تەجروبی فێر بووە ئێستا ئەماگەر تووشی گرفتێک دەبین دەچینە لای دکتۆرێک ئەو دکتۆرە بیدایەت ئێمە بەڕێ دەکات بۆ مختبەرێک یا بۆ تاقیگەیەک کە بزانێ گرفتی ئێمە چێ خۆ ناکرێ ئەمە دکتۆرەکە هەر لە ناکاوڕا زگمان ببڕێ و دەست بکا بە گۆڕینی کەلوپەلەکان ئێستا لە سەناعەکە و پیشەسازەکانی ئێمە واقع ئەو حاڵەتەیە کاک ئومێت ئەمە باسی تۆ واقعی ناو پێشانگاکانی ئۆتۆمبیلەکەی ئەی کەسێکی سەرەتایی کە خۆی ئۆتۆمبیل دەهاژوێت مەسەلەن ئەمانە چۆن زانیاری سەرەتاییان سەبارەت بە گرفتەکانی ئۆتۆمبیل هەبێت ئەم هۆشیاریە لە ڕێگەی چیەوە ئەو هۆشیاریە زۆر حاڵەتەیە کە دەبێت تەرکیزی بکەیە سەری یەکێک لە حاڵەتەکانی کە ئێمە دوو شکڵی دیاریکردنی خەلەلمان هەیە لە ئۆتۆمبیل بەشێکی لەلایەن شۆفیرەوە دەکرێت بۆ نمونە لە شێوازی ڕۆیشتن بەڵام سیستمی ئۆتۆمبیلی ئێستا تا ڕادەیەکی زۆر ینی قورسایەکی هاتوۆتە سەرێ لەبەر ئەو سیستمە دیجیتاڵی کە هەمومان دەزانین کە لە دنیا سەیتەرەی داگرتۆ بەسەر هەموو جونگەکانی ژیانماندا وەرە زۆرێ باسمان کرد ئۆتۆمبیلیش بێبەش نییە لەو حاڵەتە بەڵام بۆ کەسانێک کە بۆ نمونە دەڕۆن بۆ مەعرەزێک یا بۆ پێشانگایەک لەو شوێنە ئۆتۆمبیلێک دەکڕن وەکو خۆم کە بڵم تۆی خاتون کە دەچێ شوێنێک بتەوێ سیار ئۆتۆمبیلێک بکڕی ئەو ئۆتۆمبیلە تەشخیصی بکەی بزانی گرفتی هەیە یەکێک لە حاڵەتەکان ئەوەیە کە ئۆتۆمبیلانی دێنە کوردستان لە وڵاتی ئەمریکا جارێک تووشی حاڵەتی ڕووداوی نەخوازایی و هاتوچۆ بوونە و ئەوەش بزانن ئەو شەریکەی بیمەی ئەو وڵاتەی لە خۆڕ ئەو سیارەی نافرۆشێتە دەرەوە جا هەر لەبەرەوەی پێویست بۆ دەکا ئەو ئۆتۆمبیلەکە بمان هەیە بێتەوە سەر حاڵەتێکی باش پێویست بۆ دەکا کەسێکی پسپۆر دەست لە ئۆتۆمبیلەدا کە بەداخەوە حاڵەتێکی زۆر خەراتر جیالەوەی کە ئۆتۆمبیلە بەریەککەوتنیەکی دەبێت لەو شوێنێ و تێکچوونێکی کەرەستەیەکی دەبێت گرفتێکی زۆر سەرەکی تر ئەوەیە کە لە وڵاتانی وەک دووبەی کە ئۆتۆمبیلە دێتەوێت چا دەکرێتەوە کەسانی ناشارەزا یعنی وانییە کە بڵێ کەسێکی خەبیر یا شارەزا لەوێ دەست ئۆتۆمبیلی بدا لەبەرەوەی ئەو ئۆتۆمبیلە کە دێتەوە پێشانگای جنابەت دەستی بیکڕی من ناتوان بە تۆ بڵم بەس چاو لە قوارەی ئۆتۆمبیلەکەی لە هیکەلی ئۆتۆمبیلەکەیەوە بزانە باشە بەڕاست پێویست بۆ دەکا بە تایبەت لەو سیستەمە نوێیانەدا کەسێکی پسپۆر شوێنێکە بێ تاقیگەیەکە بێ ئەمە بتوانین مراجعە بەو شوێنێ بکەین بڕۆینە ئەو شوێنە و پێویستی بۆ دەکا گەنجانێک کە پسپۆریان لەو بوارەوە هەیە نە بە شێوازێکی تەجروبی یعنی پێویست بۆ دەکا ئەمە هەنگاو بنین گەنجەکانمان بینە سەر حاڵەتێک کە بێن لەو شوێنانە ئیش بکەن وەکو ئەندازیاری میکانیک وەکو ئەندازیاری کارەبا وەکو ئەندازیاری سیستەمی ئۆتۆمبیل بەڵام ئەمە هەز ناکەی ئەم پێویستی کارکردنە کە پسپۆریان لە بواری ئەندازیاری کۆمپیوتەر و ئەندازیاری ئۆتۆمبیلە هەبێ پێویستی یاخود با بڵین بازاری هەلی کار لە بواری پیشەسازی و میکانیکی ئۆتۆمبیلە هێشتا تا ڕادەیەکی باش هەنگاوی نەناوە بۆ ئەوەی کەسانی پسپۆر لەم بوارەدا کار بکەن گرفتەکە لێرەوەیە کە ئەمە بۆ نمونە ئێستا من
سەدان کەس دەناسم لە دەوروبەرم گەنجێکە توانای وەی نییە کە دەرس بخوێنێ دایک و باوکی بۆی کە دوا ڕۆژێکی بۆ دابینکەن دەهێنە سەناعیت باشە تۆ کاتێک کە ناتوانانی پۆلی سەرەتایەکانی خوێندن بەڕێ بکەی چۆن دێ سیستمی دیجیتەڵێک کە تێگەڵ بۆ دەگەڵ سۆفتوێر و دەگەڵ شەپۆلی رادیۆ و سیستمێکی قورسە چەندین هەزار مهندس لەوێ ئیشی لەسەر دەکەن ینی ئەو ئەندازیارانەی کە لە وڵاتانی مەسە زلهێزەکان بۆ نمونە شەریکەکانی ئۆتۆمبیل ئیش دەکەن ئەوانە هەموو کەسانی پسپۆرن منێک کە هیچ شارەزاییم لە سیستم و لە سۆفتوێر و لە عیلمی میکاترۆنیک نەبێ یعنی سیستمی پیشەسازی ئۆتۆمبیل نەبێ من چۆن دەتوانم لەو ڕێە ئەویش دە ڕۆژی ئەو ڕۆدە ناگەینە ئەو حاڵەت بەتابەتی کاک ئومێت تاقیگەی کارەبایی ئۆتۆمبیل ئەمە بە تەواوەتی کەسانی پسپۆڕی ئەوێت بەڵێ سیستمی ئێستا ئەمە ئەرە جوورێکە ئاگامان لێ دەبێت ڕاستیەکێ دەبێت دەگەڵی پێک بین ڕاستیەکەش ئەوەیە کە داهاتووی وڵاتان بەرەو سیستم بە کارەبایی بوونی ئۆتۆمبیلەکان دەڕۆ سیستمی ئۆتۆمبیل ئەو سیستمە بۆ نمونە سارێک 2 تەنە 3 تەنە تەنێکە ئەو تەنە بە ڕێژەیەک لە تەزوویکەم بەڕێ ناکەوێت ئاگادار بن ئەو شوێنانەی کە ئۆتۆمبیلانەی لێ چا دەکرێت دەبێت ژوورەکە هەمووی بە ناوژوورەکەی بەدار تەچیز بکرێت سیستەمی تەواوی سپانە و ئیمکاناتەکەی دەبێت نەوەی پلاستیک بێ کەسانی شارەزا تۆ ئەگەر بتەوێت دەست لە 360 ڤۆڵتی دیسی بدەیت یعنی وە بزانە دەمانکاتە سوتوی زغارە یعنی ئەو حاڵەتەیە تۆ ناتوانانی بڵێ من ڕاوەستن با بزانم چی لێ دێ ئەو کاتی و حاڵەتە نامێنەوە کەواتۆ نەخۆشێکت هەیە دەڵێ ورگی دەبڕم با بزانم دەتوانم چاکی بکەمەوە ئەو شتە نابێ پێویستی بە شارەزابوونێکەیە کە ئەوەش درەنگ نییە ئەمە ناتوانین نەوەی کورد گەنجانی کورد زۆر بتوانن ئەگە چاو لێ بکەی لە وڵاتانی دیکە بۆ نمونە لە دوبەیەک لە هیندڕا دەڕۆن لە پاکستان ڕادەڕۆن لەوێ ئیش دەکەن بەڵام لیستاژ لە وڵاتی مەجێی دڵخۆشیە من دەبێت دەستخۆشیە لە وەستاکارەکە هەر بۆ کەم و کوڕێکی هەیە دەستخۆشیە لە وەستاکارەکانی پیشەسازی خۆمان بکەم چون بەڕاستی ساری 2000 و ئۆتۆمبیلێکی 2024 داخل دەبێ هیچ علمێکی لەسەرەوە نییە و زۆریش بوێرانە دەستی لە دەدا یعنی ئەمە ئێستا جەنابەت گەبڕۆیە لای ئەوش کۆمپانیانی ئۆتۆمبیل پێیان بڵێ ئێوە چ دەکەن بۆ وەستاکارەکانتان هەر شەژمانگ دەوران پێ دەکەن یعنی ئەو عیلمە لە خۆیەوە نایە بەڵام بەداخەوە ئەمە لە کوردستان دەبێت دەستی وەستاکارەکان ماچکەین کە بێبێ ئیمکاناتیەوە لە ئەو بڕەندا گرنگ گەورانەی دنیاە یعنی ئەمە سارە ئالمانیەکان ئەوروپیەکان ئەمریکیەکان کە هەموو یەکەتازی بازاری ئۆتۆمبیلن لە جیهان دیسانیش هەرچا دەکرێن دیسانیش خەڵکەکەمان ڕانەوەستاوە بەڵێ دوایمین پێشکەوتوەکانی ئەم بوارە با بڵین میکانیکی ئۆتۆمبیل و پیشەسازی ئۆتۆمبیل چین سیستەمەکان گۆڕانکاری زۆریان بەسەردا هاتۆ ڕۆژ بە ڕۆژیش دەگۆڕێ یعنی وەکووە کە ئێمە بە سیستەمێکی وا دابڕۆین بە سرعەیەکی زۆر تەکنۆلۆژیا بەرەو پێشێ دەڕوە حاڵەتی نەخوازراو دێتە پێشێ لەبەر ئەو حاڵەتەی ئەماگە بمان هەیە باسی سیستمی نوێ بکەین ئێستا سیستمی ئەدازمان هەیە کە توانایەوەی هەیە ئۆتۆمبیلەکەمان کۆنتترۆل بکە لە سیستمی ئۆتۆم بۆ خۆی ڕۆشتن بۆ نمونە ئەمە مەودایەک دەڕۆین لە ئۆتۆبانێک بۆی کە ماندوو نەبی پێشتریش ئەو سیستمی کروس کۆنتترۆلە هەبوو بەڵام ئەمە هەر کاتێکی سیارەکەمان ستاپ کردبا سیستمەکە ئۆتۆماتیکەن دەردەهات بەڵام ئێستا سیستمی ئەداز توانایەوەی هەیە کە هەر شتێک هەر پارچە ئاسنێک بێتە پێش ئۆتۆمبیلە توانای برێکی ئۆتۆماتیکی هێنی ستاپی ئۆتۆماتیک دەکا بۆی کە بەریەککەوتن ساز نەبێت دەگەڵ زۆر جار هەیە شۆفێری بەڕێز دەگەڵ تەنیشتەکەی خەریکی قسەکردن یا هۆشی ڕۆیەوە بۆ موبایل ئاگای لێنە ئەو سیستمە ئەدازە بە شەپۆلی ڕادیۆیی هەز دەکا کە ئۆتۆمبیلێک لە فاصلەیەکی 50 متری 100 متری لە پێشێتی بێوەی کە تۆی شۆفێر ستاپ بکەی سیارەکە بۆ خۆی ئۆتۆماتیک ستاپ دەکا ئەو پێشکەوتنێکی زۆر گرنگە شکلەکی دیکە لە پێشکەوتنی ئۆتۆمبیل دیوی ژووری بۆدیمانە ئەو ژوورە ئیمکاناتی سەرنشینانی بەقوت کردووە چ لە بواری ساردکەرەوە و گەرمکەرەوە چ لەوەی کە ئەمە مەودایکی زۆر دەڕۆین مناڵکمان دەگەڵە لە پشتەوە بۆ خۆی بە گەیمینگ و ئەوەی یاری مەشغوڵ دەبێت حاڵەتێکی دیکەش لەسەر سیستمەکەی جوانیەک دراوە بە ژووری ئۆتۆمبیلەکان یعنی ئەو گێز و دەشبولەی کە هەیە هەمووی کراوەتە ئایپاد و هەمووی لەمسە جا هەر بۆی ئێستا من زۆر فکرلەوە دەکەمەوە کە بەڕاستی مەوەستاکارەکانی کە ئێستا کارە دەکەن پێویستیان بە دەورەیەکەیە یعنی پێویستیان بە پرۆڤەکردنێکێ لەسەر ئەو سیستمانە تۆ ناتوانین بم بڵێ بڕۆ ئەو شاشم بۆ بێنە با فەحسی کەم بزانم تێکچۆیان ئەوە تووشی مشکلمان دەکە بەڵێ لەبەرەوەی ئێستا بە بەراورد لەگەڵ کۆندا ڕەنگە ئۆتۆمبیلەکان لە سەرەتا زۆر سەرەتایی بووبووین لە کاتێکا لە ئێستاە تەکنەلۆژیای پێشکەوتووی تێدا بەکار هاتووە بۆیە ئەمە شتێک نییە تەنیا بڵێ دەسا و دەست یاخود بە حەز و ئارەزوو فێرە بم چونکە بەڕاستی ئەم تەکنەلۆژیای سەردەما پێویستی بە خوێندن هەیە لەگەڵەوەشا لە هەرێمی کوردستاندا ئێمە ئەتوانین بڵین
لە کۆلێژە ئەندازیاریەکانە بە پەنجەی دەسە بژێردرێن کە لە کوردستان چ زانکۆیەک بەشی ئەندازیاری کۆمپیوتەری هەیە یەک دوانێکە بە دیاری کراوی بۆ ئەمە ئێمە پێویستمان بە خولی ڕاهێنانی جۆرا و جۆرە بۆ ئەوەی کە ئەم کەسانە بتوانن بڕوانامەیەکی میهەنی لەلایەک بەدەستبێنن لەلایەکی دی بتوانن لەگەڵ تەکنەلۆژیای سەردەمدا ئاشنای ئەو تەکنیکە تازانە بن کە لە بەرهەمهێنانی ئۆتۆمبیلا بەکارەهێنرێ بۆ ئەمە لە کۆتاییدا ڕاگەاندنێک بڵاوەکەینەوە کە بەڕاستی ئەو کەسانی کە فێرخواز و ئارەزومەندن و پێویستیە بۆ بازاری کار کە شارەزای ئەم تەکنەلۆژیا تازەیە بن بەژاری خول بکەن. ئێمە ئەو شکلە لە کەم و کوڕێمان بینیوە من خۆم ڕۆژانە دەگەڵ ئەو شتەی تێکەڵاویم هەیە هەر لەبەرەوەی من بە پێویستی دەزانم ئەو خولانە یەکەمیان لە ئاستی زانکۆیەکان یعنی پێویست بۆ دەکات ئێستا وڵاتانی وەک بریتانیا سیستمی تیۆریان بڕیوەتەوە ڕۆشتونەتەوە بۆ حاڵەتی عملی ئەمەش سعیمان کردووە شوێنێک گروپێک کەستاوین ئەو گروپە توانایەوەی هەیە کە گەنجەکانێک کە حەزی و خولیای ئەو شتیانەیە بەس دەرفەتیان نییە من لێرەوە پێیان دەڵم هەر قەرار نییە تۆ بڕۆی لە سەناعات چەور و سڵیت بی ئیش بکەی ماندوو بی نامە بە شێوازەکی نوێ دەتوانین یارمەتی تۆ بدەین ئەوە زۆر گرنگە ئەو جار پرۆفشناڵە شێوازەشی زۆر عملی ئەمە لە بواری فیزیا بۆ نمونە دەماکوت پی ئای بەرابر یەکسانە دەگەڵ ئای جارانی وی ئەوەی بە شێوازەشی عملی من لە شوێنەکەی تێدەگەێنم یەکیشەوەی کە و گەنجانەم و کەسوکاری من ئێمە بابەر پرسیار بین دە ڕۆژە ناخۆشانێکی ئێستا بەداخەوە لە کوردستان تێداین گەنجەکانمان با هەڵوەدای ولاولای نەبن ئێرە شوێنی کاری باشی هەیە بۆ خۆمان دەتوانین خۆمان کۆ بکەینەوە یارمەتی یەکتر بدەین ئەمە هەستاوین بە گروپێک کە ئەوی شەی دەکەین و یارمەتیشان دەدەین بێ بەرامبەر لەلایەن کەناڵە خۆشەویستەکەی ئێوەوە هەر کاتێکی بڕیارتاندا ئەمە دەتوانین خزمەتی و گەنجانە بکەین و بە ڕۆژیان دەگەین بە ڕۆژێک هەر ئەمڕۆ بڕیاری لێ دەین ئینشاءڵڵا لە دوای پرۆگرامەکەەوە بەڵام کاک ئومێدویستم بپرسم بۆ ئەوەی ئەو کەسانی کە لە ئێستەوە ئارەزومەندن بەشداری ئەم خولانە بکەن تاوکو پرۆفێشناڵانە لە ناو پیشەسازی ئۆتۆمبیلدا کار بکەن مۆڵەتی یاخود با بڵێ مۆڵەتی باوەڕ پێکرا و بڕوانامەی باوەڕ پێکراویان پێدرێت بەڵا ئەو شوێنە ئەو حاڵەتە لە بڕوانامە دەبێت شوێنێکی حکومی بیدە بەڵام ئەبیمان نەچێ ببوورە کاک ئومێد بڕوانامی پیشەیی هەیە بە هەمان شێوە ئەو خولانە ئەتوانێت بڕوانامی پیشەیی ئەمە لە خۆک و خۆمان لە شوێنی خۆمان بڕوانامان پێدەدەین بڕوانامەکە کۆمپانیایەکە پشتگیری ئەو شوێنەی دەکا سەر بەناوی خۆی وەیە بەڵام وەکو لە تەواوی عێراق و لە هەرێمی کوردستانیش باوەڕ پێکراوە ئیشی پێدەکرێت دووش دوای بڕوانامەکەش ئەمە قەولی وایان پێدەدەین کە دایانکەمە کەسێک هەر من گروپەکە بە هەمووان چەندین وەستان چەندین کەسی ئەندازیارن چەندین کەسی بەتوانان کارشی وایان بۆ دەکەین کە ئەوان بڕوانامەکەی بەقوتکەن نەوەی کە بڕوانامەکان ئەوان بەقوتکە یعنی کەسانی پسپۆرن شتەکە زۆر عیلمیە شەژماک دەخایانێ شتێکی وانی هاکەزای هەفتەیەک دوو هەفتە هیچ کەسێک نابێتەوەستا ئەو شتانە من لێرەوە بە گەنجەکان دەڵم فریوی ئەو شتانە مەخۆن بە یەک هەفتە و بە 10 ڕۆژ ئەو شتا ئیمکانی نییە ئیمکانی هیچ کەسێک بتوانێت بگاتە ئەو دەرەجەیە کە سیستمی دیجیتال سیستمی سوفتوێر سیستمی عقلی ئۆتۆمبیل تا ڕادەیە قورسە کە ئێستا دەتوانین بڵێن بە دووەم شەڕی ئابووری دنیای پێدەکرێت یعنی ئێستا ئەمە هەمومان دیارە جەنابیشە لەو بارەیە دکتۆراتەیە باشتر لەوانەیە لە ئێمەش بزانی کە چەندە هاتۆتە ناو مەوزوعەکە و داگیری کردووە هەموو شتێک پێویست بۆ دەکات ئەمەش خۆ لەو شەپۆلەی دەین لە هەر جەیەکی هەینە کێشە نییە نەمانتوانیوە کێشە نییە ئیمکاناتمان نییە کێشە نییە کلاسەکانی شوێنی دیجیتالمان کەمە سۆفتوێرمان کەمە نا ئەمەش هەینە ئەمەش پێمان خۆشە خۆمان پیشان بدەین وەکو میلەتی کورد وەکو نەتەوەی کورد حەزمان لەیە کە ئەمەش بەرەو پێشچوونێک لەو بارەوە بکەین ئەوی شەش بە تەنیا بە تاکە شەخص ناکرێ پێویستی بە گەنجە پێویستی بە فکرەی نوێیە ئەمە گەوهەرمان هەیە لە وڵاتی پێویست بۆ دەکا کە یارمەتیان بدەین پێویست بۆ دەکا ڕێنمایان بدەین ئەوان لە ڕێگەیەکی خۆڵ دەڕۆن دەبیان گەڕینەوە بۆ ڕێباشەکەی کە بدەیزانین من وەکو خۆم بەرپرسیارم لە هەموو تاکێکی کورد ئەوەی کە لە دەستم دێ ئەوەی کە زانستی 20 ساڵەیە کۆم کردوێتەوە بە شێوازەشی عیلمی نەشێوازەشی تەجروبی لە پێشیان دادەنێم ئیدی دەگەڕێتەوە سەرخۆشیان هەموو شتێک دەبێت دوولایانە بێت دەبێت مادووبوونیش بکەن بەڵام دیسانیش ئێمە و لە دوایانین ئەمەش بواری تەکنۆلۆژیا باری دیجیتال واری سۆفتوێر دەتوانین کاریان لەسەر بکەین سیستمی عقل چێدە لە ڕۆژێک ئەمەش نەبووینە براندێکی ئۆتۆمبیلێک بۆ خۆمان ئەو شتە هیچ بە دوور نییە
ئەندازیاری میکانیک یەکێکە لە بەشە زانستیە گرنگەکان کە بە خۆشحاڵیەوە لە یەک زانکۆکانی هەرێمی کوردستاندا هەمانە لە هەولێر لە سلێمانی ئێوە هەتاوەکو چەند کۆنتاکتان هەیە تا چەند توانیتانە سوود لەو پسپۆڕانە وەربگرین چکە ناکرێت تواناکانی ئەوان بەڕاستی لەبیر بکەین. ئێمە پرۆگرامێکمان لە بەردەستە کە سەردانیان بکەین سیمینار بکەین پێکەوە ئیستفادە لە فکر و فکرەیوانیش بکەین بەس کێشەیەک دێرەدا هەیە من یەک مەوزوعێک وەکو گلەیی بابیڵم تۆ کاتێک کە شوێنێکی پیشەسازی بەڕێوە دەبەی شوێنە فێرکاریە زانستیەکەت کە دەکاتە زانکۆ دەبێ هەنگاوێک لە پێش سیستمی پێشەسازی ئەو وڵاتەی بێ ئێستا وڵاتانی بۆ نمونە ئێمە دەمانەوێت حساسێک پێوەری ئاوی ئۆتۆمبیل دەمانەوێت جەدوەلێکی بۆ ساز بکەین ماپێکی بۆ ساز بکەین ئەو جەدوەلەی دەدەن بە کوتابی ساڵی چوارە پێی دەڵە بڕۆ ئەو پێوەرە بۆ خۆت جەدوەلێکی بۆ ساز بکە جەدوەلەکەی بێنەوە چەند پسپۆر بەسەری ڕدەگەن دوایە هەرو جەدوەلە دەدرێتەوە بە شەریکە کۆمپانیاکە ئەو وڵاتی کە سیارەیەکی لێ ئۆتۆمبیلشی لێ بەرهەمدێ جابووە سیستمی خوێندنی کوردستان مشکلێکی تێدایە لە ساڵەکانی پێشودا ماوەتەوە یعنی پێویست بۆ دەکات دابنیشین ژوورێکی فکر دابنین کە بە ڕۆژ بین ئێستامە دەبێت خۆمان حاضر بکەین بۆ سیارەی کارەبایی بۆ ئۆتۆمبیلی کارەبایی یعنی زۆر گرنگە کەمە پێشەچی ئەو وەستایانە ئێستا هەموو ماونەتەوە چ لە ئۆتۆمبیلی کارەبایی بکەین هەرە جوورێکە دیشتان حکوومەتی هەرێم گومرگی لەسەر لاداوە تاکید بن لەوەی کە خواستی لەسەر زۆر دەبێت تاجرەکان ئەو جار بە شوێنەوەیدا دەڕۆن کە پارە داهات لە چ شتێکی زیاترە بە دواییدا دەڕۆن پێویست بەوە دەکات ئەمە جۆشی وەکو بەشی خەدەمی یعنی قۆڵمان هەڵبکەین بکەوینە سەر ئەو ڕادەیە کە ئەو کاتی کە ئۆتۆمبیلە هات هاوشارێکی عزیزمان کڕی تووشیوە نەبێ ئۆتۆمبیلەکەی بارکا بە وڵاتێکی زیرانمان بۆ وڵاتی تورکیە یا بۆ ئێران یا بۆ ئوردن یا بۆ شوێنێکی تر بۆیە پێویست بۆ دەکایە ئێستامە بە پەنجەکان دەبژێرترێ کە نەفەر هەنا هەر چاو لە ئۆتۆمبیلی دەکەن چوار ڕۆژی تر ئەو ئۆتۆمبیلە زۆر بێ ئێمەش دەبێت جوابی ئەو خواستەی بدەینەوە. بەڵێ یەکێک لەو کۆمپانیانەی بەرهەمهێنانی ئامێرە تەکنۆلۆژیە گەورەکان و بەتایبەتی ئۆتۆمبیلی کارەبایی تێسلایە کە ئێستا ئەتوانین بڵین ژمارەیەکی بەرچاو لە وڵاتان ئێستا ئۆتۆمبیلی کارەبایی بەرهەمەهێن و بەکاری ئەهێن و بەکارهێنەری زۆرە و ئەژگاتە کوردستان لە داهاتوویەکی نزیکدا. ئەمە پێمانەڵێت کە ئێستا کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل بەڕاستی کاک ئومێد شەڕی تەکنەلۆژیاکەن لە هەوڵی ئەوەدان ئۆتۆمبیلێک بەرهەم بهێنن کە کەمترین تێچووی هەبێ کەمترین گرفتی هەبێ هەز ناکەی ئەمە لە ڕووی میکانیکیەوە کار ئاسانی بۆ بەکارهێنرانی ئۆتۆمبیلەکەات کێشەیەک دێرەدا ساز دەبێ لە زۆر بوارانەوە یارمەتی هەم وەستای دەدا و هەم یارمەتی کەسی بەکارهێنەر دەدا و هەم یارمەتی دەرێکی باشی ژینگەشە یعنی ئەوە مۆزوعێکی زۆر جددیە ئێمە دەبێت لایەنە باشەکانی ببینین بەڵام خۆشمان بۆ لایەنە خراپەکانیشی دەبێت حازر بکەین ئەویش ئەوەیە کە سیستەمی ئەو ئۆتۆمبیلانە دەنێو سیستەمی ئۆتۆمبیلیدا داینامۆیەکەیە ئەو داینامۆیە کاری سوڕانی ئەو ویلانە دەکا ئەو داینامۆیە بە ڕێژەی تەزوویەکی کەم ناسوڕێ یعنی ڕێژەی ئەو ڕێژە و ئەو ڤۆڵتاجەی کە بۆ داینامۆیی دانراوە ڕێژەکەی زۆر بەرزە ئەوەش لە پاتری لیتیۆمی ئەو شتە بەرهەم دەهێنرێ دەتوانین بڵین بنی ئۆتۆمبیلەکە هەمووی پاتریە دەبێت تۆ شارەزابی خۆت حازر بکەی بزانی شێوازی چاکردنی چۆنە لەسەری کار بکەیت دەگەڵ شوێنەکانی زانیاری وەکو زانکۆیەکان بزانین پاتری لیتیۆمی چۆن بەیەکەوە دەبەسرێتەوە خۆ یەک باتی نیە بە تەنیا 360 ڤۆڵت بێ تقریبا دەتوانین دەباز ئۆتۆمبیلێکیدا 34 پاتریە لێک بەسراونەتەوە جاری وا 64 پاتری لێک بەسراونەتەوە جاری وا قلێک لەو پاتیانە تێک دەچێت کە تێکچوو دەبێتە هۆی کە هەموو پاتێکە ئەو جار کولفەیەکی زۆر لەسەر ساب سیارەی دەکەوێت ساب ئۆتۆمبیلەکەی شۆفێرەکەی دەکەوێت کە دەبێت بۆی بکڕێ ئەگەر ئەمە توانامان هەبێ ئەو علمەمان بگەینین بە واستەی کە ئێمەش بەشدار بین لە چاکردنی ئەو پاتری و بزانین چۆن چادەکە و کاتی توانین بە تاگە و پاتری بگۆڕین ئەو شۆفێرە تووشی کولفەیەکی مەسرفێکی زۆر نەبێ بەڵام دیسانیش ئەو شتێکی جوانتان باس کرد پێویست بەوە دەکا بەڕاستی فکری جددی لێ بکرێتەوە هەر ناکرێ ئەمە ئۆتۆمبیلی کارەبایی بینین بەس خەدەماتی نەبێ دیارە قورسایەک دەکەوێتە سەر ئەستۆی هەم لایەنە زانستیەکان و هەم وەستایەکان من فقط ئەلێ داوا لە وەستا بەڕێزەکان دەکەم ئاگادار بن ئەوەکو حاڵەتێکی ئۆتۆمبیلی بنزینی نییە یعنی زۆر جاران ئێستامە شکلێکمان لە چاکردنەوە هەیە ئەمە زۆرێک لە ئەندازیاریمان هەیە دەڵە 0 بۆ 100 زۆرێکشمان هەیە لە 100 ڕابۆ 0
زۆربەی سیستمە پیشە سازەکانی ئێمە کە لە کوردستان ئێستا کاری پێدەکەن لە سەد ڕادێنەوە خوارێنی بۆ نمونە بگۆڕە هەتا ئەو شتە چا دەبێت دە سیستمی کارەباییدا چیتر ئەو توانایی لە تو ناڵێ تۆ نابێ ئەو یعنی هەم کولفەی گرانە ئەو شۆفرێکە دێتە لای تۆشت پارچەیەکی پێ دەدەی ئەو پارچەیە لەوانەیە بۆ نمونە $3,000 $4,000 کولفەی تێبچێ تۆش دەبێت بە پرسیاربی لە ئاست ئەو شتەی جاهر لەبەرەوەی زانست جوابی هەموو شتێک دەداتەوە ئێمە دەتوانین بەرە ئەو ئاستانگاو بنین کە ئەمەش ئەو کاتی تووشی مشکل نەبین و بە قووەتەوە بەرەو دوا ڕۆژ بڕۆین. کەواتە کاک ئومێد ئەتوانین بڵێن لە کۆتاییدا تەکنەلۆژیای زۆر سەرنجڕاکێش لە بەرهەمهێنانی پیشەسازی ئۆتۆمبیلە بەکارەهێنرێت کە ئەمەش وا دەکات ئێمە زۆر جار پێویستمان بگەڕینەوە سەر کەسانی شارەزا لە بواری پسپۆری بەرهەمهێنانی ئۆتۆمبیلدا. ئەمە کلێنی دروست نەکردووە بۆ بازاری کار لە هەرێمی کوردستاندا؟ ئەمە شتەکە ڕاستە کلێنی دروست کردووە بەس مەوزوعێکی جددی گرنگیش هەیە کە دێرەدا هەرە ئەوەی کە بیرایەتی باسم کرد دەبێ زانکۆیەکان دەگەڵ بەشە پیشەسازیەکان ئاشت بکەینەوە. ئێستا بۆ نمونە ئێستا هەغوا بوو زانکۆ گەورەکانی کوردستان داواکاریشان کردبا کە وەستا بەڕێزەکانی کە ئیش دەکەن دەو بوارەیدا ئێوە کە چەند ساڵەماندون وەرن لە سیمینارێک بەشدار بن بە ئەمە ئاشناتان بکەین دەگەڵ سیستەمی نوێ یعنی ئەو کاری قوتابیەکانی زانکۆیە کە ئەو ئیشەی بکەنەوە بێن ئەو کارەی دووبارە بکەنەوە چێ هەڵەیەکیش دە بازار دەکات دە بازاریدا هەیە کە بەعزە کەسێک توانایەکی هەیە پێی خۆش نییە دەگەڵ کەسی بەرامبەری بە ئیشتراکی دانێ بەیەکەوە لی کەسی بەرامبەریش ئەو زانستەیە بێشتەکە ڕاگیرا وەکو حەسارێک دەوری خۆی بەستووە نایهەوێت کەسەکەی بەرامبەر بزانێ بەڵانەما ئەو گروپە دەمانین ئەو دیوارەی بشێنین ئەو دیوارە با نەمێنێ سفرەیەکی پان و بەرین ڕاخراوە کوردستانێکی گەورە و دەوڵەمەندمان هەیە ئەمە دەتوانین هەنگاو بنین بەرەو پێشەوە بەشی هەمووان کار دەبێ بەشی هەمووان زانست هەیە دەتوانین کۆ بکەینەوە یارمەتی یەکتر بدەین لەو بارەیە دەبێ ئەمن دیارە ئێوە قسمێکی باشن گەورن لە کۆمەلگایانی کانال 24 جێی خۆی کردوتەوە پێویست دەکا ئێوەشت هەنگاوێک بنێن بۆ دەگەڵ زانکۆیەکان دەگەڵ چەند سپۆران دەگەڵ چەند دکتۆران دابنیشن و داواکارێکی ئێمەی وەستا بە ئەمە لێرە ڕا بە شێوازی بەزمە زاراوەی وەستایەکی سەناعی پیشەسازی قسەیان دەگەڵ دەکەم داواتان لێ دەکەم ئەگەر بۆتان بکرێ شوێنێک بکەنەوە هەر نەبێ هەفتانە یەک ڕۆژێکی ئیختساس بدەن بەو وەستایانە کە عمرێکە 30 ساڵە لەو وارەی و خزمەت دەکەن دەستیان خۆش بێت جسمیان فکریان لەو شوێنە ناخۆشە خزمەت بۆ خەڵکەی دەکەن دروستە بڕاهق دەستێک وەردەگیرێ بەس دیسانیش ئەگەر ئەوان نەبن ئەریەمە چ بکەین ئێستا لە زۆر وڵاتەیە بواری پیشەسازی وەستای نییە من داوا لە مامۆستایانی زانکۆ دەکەم کە بتوانن هەفتانە بە یا مانگانە ڕۆژێکی دابنێن ئەو وەستانە داوەتیان بکەن بەیەکەوە لە دەوریە کۆ بکەینەوە ئەمە دەگەڵ سیستمی نوێی دنیا ئاشنا بکەن ئەمە وەستامان هەیە توانای خوێندنەوەی سایتێکی ئینگلیزی نییە قوتابیەکەی زانکۆی من تەواو ئینگلیزی باشە دەتوانێت شیکاری بۆ مەتڵێبێک بکە بێ لەو سیمیناری باسی بکە و زانستێک بدا بە وەستاکاری یعنی ئەوە ڕێیەکە لە بەرەو پێشتون ڕێیەکەی دیکە ئەوەیە کە ئەمە دەبێ ئەو فێرگانەی کە ئەو شوێنانەی کە بۆ فێرکاری دانراون دەبێ قووەتیان بدەینێ پشتگیریان بکەین کاراسانیان بۆ بکەین یەکیشەوەی کە گەنجەکانمان با تەرجیح بکەین بێنە پێشێ یعنی ئەوە زۆر شتێکی باشە دەبنە خاوەنی پیشەی خۆیان داهاتیشی باشی هەیە چون ئەو ئۆتۆمبیلانەی کە لە وڵاتان ڕاداخلی کوردستان دەکرێت زۆریان بەرێککەوتنیان هەبووە گرفتی کارەبایان زۆرە پێویست بۆ دەکا ئێستا هەموو دوکانێک لە سەناعی پێویست بۆ دەکا کە شوێنێکی هەبێ بۆ کۆمپیوتەر کەواتە کاک ئومێد کاریگەریەکانی تەکنەلۆژیا ئەوەندە خێرا و ئەوەندە زۆرە بە تایبەتی لەم بوارەی کە ئێمە گفتوگۆی لەبارەوە ئەکەین لەناو پیشەی یاخود با بڵێن لەناو پیشەسازی ئۆتۆمبیلە شتێک نەماوە بڵێ من بە حەز و ئارەزوو فێرە بم بەڵکو ئەمە پێویستی بە تێڕوانین و قوڵبوونەوە هەیە لەناو زانستە پراکتیکیەکانی میکانیکی ئۆتۆمبیلە بەڵ ئەو شتە بە وزوح دەدیترێ ینی هەمومان هەستی پێ دەکەین چ جەنابەت کە وەکو مشتریەک دەچێت شوێنێک چاورێ دەکەی من ڕۆژانە ئەو حاڵەتەم بۆ دێتە پێشێک کە نەفەر هەیە دێتە لام دەڵێت تا ئەو دقەی 200,000 سەرف بۆ ئێستا کێشەکەم چارەسەر نەبووە کە پێی دەڵم فەحست کردو بە کۆمپیوتەر چون بوارێکی زانستیە وەستایەکان هەموو لە بنی لادەچن نا بەس بەدەست ئەوەم گۆڕیەوە ئەوەم گۆڕی نا ئێستا ئەمە کە کاتێک دەچینە لای دکتۆر پێشەچی دەمانێرێتە شوێنێک مختبەرێک فاسی خوێنمان بۆ دەکات تا تەشخیصی نەخۆش بکە
ئۆتۆمبیلێک کاتێک تێک دەچێ 130 کارەکەی کردن و بەستنەوەیە 170 تەشخیصی ڕاستە ئەمە ناتوانین سەروەت و سامانی ئەو وڵاتەی بە هەڵەکانی خۆمان بەفێڕۆ بدەین. بەڵێ دوا پرسیارت لە یەکەم کاک ئومێد هەتاوەکو خولەکەش ڕابگەێنین لە کۆتاییدا با تۆزێک باسی زیرەکی دەستکرد بکەین ڕۆبۆ چ ڕۆڵێکە بینێ لە ناو پیشەسازی ئۆتۆمبیلدا ئایا شوێنی مرۆڤەگرێتەوە لە داهاتوە؟ ئەوە ئەمرێکی واقع هەر ئێستا ئەمە لەو بوارە عیلمەی کە ئیش لەسەر ئۆتۆمبیل دەکرێت دەتوانین بڵێن ئۆتۆمبیل جۆرێکە لە ڕۆبۆت. ئێستا لە زۆربەی سیستەمەکانی ئۆتۆمبیل کار لەسەرەوە دەکرێت کە سیستمی کۆنتترۆلی سوکانیش لە شۆفیر وەربگیرێ یعنی ئۆتۆمبیلەکە بە حەز و ئارەزوی خۆی بەڕێدا بڕوا شوێنت بۆ تەشخیص بکە لوکیشنی شوێنەکەت بۆ بدۆزێتەوە بتگەێنێتە ئەو شوێنەی کە هەیە لە حاڵەتی نەخوازرا و بتپارێزێ ئەمە دەتوانین ئێستا بڵین نامان هەوێ قبولیکەین ئۆتۆمبیلی ئێستا بۆ خۆی جۆرێکە لە ڕۆبۆت و دە دوا ڕۆژدا بەرەو پێشتونی زیاتریش بەخۆیەوە دەبینێ وەکو ئەوەی کە خۆی زۆرجار ئۆتۆمبیلەکە تەحەکم بەخۆیەوە ئەکا بەبێ ئەوەی کە ئێمە هیچ ئازێکی بینێ بەڵێ ئێستا زۆر جارەیە کاتێک کە لەسەری سوورانەوەیشی دەکەوێت سەر ئاوێ لەوانەیە جنابەت هەستیشی پێنەکەی ئەو خۆی ڕادەگرێتەوە دە ئۆتۆمبیلەکانی قەدیمدا سیارەکە دەسوورا تووشی تەلەفاتی گیانی دەبوو گرفتێک داهاتە پێشێ بەزێستا بێوەیە کە شۆفێر هەست بە خۆی بکە ئاو لە ناودڵی بلەرزێ ئەو سیستەمە بۆ خۆی کۆنتترۆلی دەکات من دەو شەوانەدا ئاژەڵ لە کاتە پێش ئۆتۆمبیلەکەم بۆ خۆی ئۆتۆماتیکەن برێکی گرت یعنی ئەوە ئەگەر ئەو سیستەمە نەما لێم دابوو هەم تووشی زەرەری مادی دەبووم و هەمیش بەستە زمانێک ئاژەڵک لە دەستم تەلەف دەبوو ئەوە بۆ خۆی زیارمەتێکی زۆر گەورەوە تاکید بن لەوەی یعنی لەوەی لەو شتێک کە ئێستا هەمانە زۆر زیاتر بەرەو پێشێ دەڕۆ ینی ئێستا ئەوەڵەکەیەتی بە سیستمی تێسلای زۆر بێتە ناو بازاری کۆمپانیاکانی دیکەش ئەو زار دەستیان ڕوو دەکەن ڕاستە چونکە دوجار کۆمەڵێک هەستەوەری زۆرە کە تعامل و مامەڵە بەم ئۆتۆمبیلەوە ئەکەن بۆیە کاک ئومێت ئێمە لە کۆتاییە بەڕاستی پێمان خۆشە کە خولێکی پرۆفێشنال لە بواری میکانیکی ئۆتۆمبیل و پیشەسازی ئۆتۆمبیلە ڕابگەێنین کە جەنابتان سەرپەرشتی ئەکەن بۆیە هەر خوازیارێک هەر ئارەزومەندێک کە ئەوێت بە شێوازێکی میهەنی پرۆفێشناڵانە لە نێو بازاری کاردا کار بکە لە بواری میکانیک و پیشەسازی ئۆتۆمبیل و بەرهەمهێنان و ئەو تەکنەلۆژیانەی کە لە زانستی بەرهەمهێنانی ئۆتۆمبیلدا بەکار هاتووە و تۆش بتانی سوودمەند بیت و دەستی کارت ڕاستەوخۆ دەست بکەوێ ئەوە گرنگە ئەگەر یەکێک لە بەشە زانستیەکانی زانکۆ پەیمانگاکانت نەخوێنووە ناچاریت واقعی ڕۆژانەی بازاری کاروات لێکا کە بەشداری خولە ئەکادیمیەکان بکەی کە بە خۆشحاڵیەوە لەلایەن بەڕێزان مامۆستا ئومێت عەبدوڵڵا و کۆمەڵی کەسانی پسپۆر لە بواری پیشەسازی ئۆتۆمبیل بەڕێوە ئەچێ بۆ ئەمە بەستە داواتان لێکن کە پەیوەندی بە رادیۆ سۆشال میدیای کوردستان 24ەوە بکەن یاخود ڕاستەوخۆ ناوی خۆتان تۆمار بکەن لە ڕێگەی یەکێک لەم ژمارە تەلەفۆنانەی لای خوارەوە 066 21 024 88 یاخود 066 21 024 89. تۆ ئەگەر زانیاریەکەت هەبێ پێشەوەی من دووبارە نمرەکان ئێمە بەس داوا دەکەین بێن ینی لەبەریان دەپاڕێینەوە ینی بە ئەو شتەوای لێبێ ببێ هیچ ئیسفادەیەکی مادی حەزم لێ ئەو شتێک کە عمرێک ئیشم لەسەر کردەوە پرۆڤم لەسەر کردووە لەبەردەستی گەنجی کوردستانی دابنێم خۆم بە قەرزداری ئەو وڵاتە دەزانم ئەوەی لە دەستم بێ بۆیانەکەم بەس با پەیوەندتان پێوە بکەن هەر کەسێک لەلایەن ئێوە ڕابێ پێڵاوی سەرسەرمان ئەمە فێری دەکەین یارمەتی دەدەین دەیکەین بە وەستایەکی باش بێتە ساحب داهات بۆ خۆی چاوەڕێی دامەزراندن نەبێ زۆر بارکورسی با لەسەر حکوومەت ساز نەکەین بۆ خۆمان هەنگاو بنین هیچی تێرە من ئەوەی کە لە دەستم بێ بۆیانەکەم زۆر سپاس ئێمە ئەم خەمخۆریەت بەڕاستی بە هەند وەرەگرین و دەستخۆشیت لێکەین و هیوای بەردەوامیت بۆ خوازین بەڵێ گوێگران ئەو کەسانی کە خوازیارن بەشداری ئەم جۆرە خولانە بکەن دووبارەیەکەمەوە ئەتوانن پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەی لای خوارەوە بکەن 066 210 24 88 یاخود 066 210 24 89 تا پرۆگرامێکی تر ئاسوودە بن و خواتان لەگەڵ دەستخۆش.